ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بایکۆتی ئەم کۆبوونەوەی وەفتی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەکەین. لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەم زۆرە کۆبوونەوەیە دەبوو لە هۆڵی پەرلەمان بێ و بە ئامادەبوونی گشت پەرلەمانتاران بێ، چونکە ئەو بابەتێکی گشتیە پەیوەندی بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە هەیە و دەبوو بۆ ڕای گشتی لەوێەوە قسە بکرێ و باسی وردەکاری گفتوگۆکان بکرێ. هەرچەند لەلایەکی کەشەوە بەڕاستیم پێم وانییە وردەکاریەک ما بێ خەڵک نەیزانێ یا پەرلەمانتار نەیزانێ. ئەم پێم وایە پەرلەمان دوای هەموو دام و دەستگاکانی دیکە و لە عێراق و لە هەرێمی کوردستان بابەت و وردەکاری و هەواڵەکانی ئەم گفتوگویانە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و بەغدا دەزانێت. واگەر ئەم داواکاریە حکوومەتی بێ نەدەبوو سەرۆکایەتی پەرلەمان موافقە بکە کە تەنها لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆببنەوە. بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان ئەویش بوو بە بەشێک لە دەسەڵات دەتوانم بڵێم سربەخۆی خۆی وەکو دامەزراوەیەکی هەڵبژێردراوی خەڵک و گەل لەدەست داوە. دەنا نەدەبوو بەڕاستی بە دوای قسەی حکوومەت بکەوێ، بەڵکو دەبوو بیگوتبایە ئەم کۆبوونەوە پێویستە لە هۆڵی پەرلەمان بێ، با پەرلەمانتارەکانی هەموویان بەشداریان کردبایە و گوێشیان بگرت بە و بۆ ڕای گشتیش بگوازابایەوە. بۆیە ئێمە بەڕاستی بە پێویستمان نەزانیوە بەشداری ئەم کۆبوونەوەی بکەین. ئەوەی دیکەش ئێمە پێمان وایە دەبوو بەڕاستی هەر لەو چوارچێوانەدا کە ئەمڕۆ خەڵک بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێ لە ڕووی ژیان و گوزەران و بە تایبەتیش دوای خۆپیشاندانەکان دەبوو پەرلەمان چەند کۆبوونەوەیەکی سەرۆپڕی کردبایە دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان، بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ژیان و گوزەرانی خەڵک و دەرهاویشتەکانی خۆپیشاندان، ئەو خەڵکەی کە کوژراوە لە خۆپیشاندانەکان، ئەو خەڵکەی کە بریندار بووە لە خۆپیشاندانەکان، ئەو دام و دەستگانەی کە سووتێنراون. بەڕاستی پەرلەمان خەمساردا و ڕۆژ بۆ ڕۆژێ زیاتر ڕۆڵی خۆی لەدەست دەدا و ئەو دامەزراوەی کە نوێنەراتی گەل دەکا ڕۆژ بۆ ڕۆژێ بەڕاستی لە نوێنەراتی گەل دێتە خوار و سپات دەبێتەوە. وەڵام من پێم وایە ئەم کۆبوونەوەی ئێستا کە دەکرێ کە سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان، ئەم پێم وایە ئەمەش هەنگاوێکە بە ئاراستی پەخستنی پەرلەمان. بۆی ینی خۆ بۆکو باسم کرد پێویست بوو ئەم کۆبوونەی لە هۆڵی پەرلەمان کرابایە، باشە بۆ لە هۆڵی پەرلەمان ناکرێت. ئەم پێم وایە سەرۆکایەتی پەرلەمانە ینی ئەگەر ئیعلانیش نەکا کە پەرلەمانی پەخستووە، بەڵام بەو ئاراستەیە وردە پەرلەمان ڕۆلی کەمتر بێتەوە و پەک بخرێ. وەڵام من پێم وایە لیژنەکە هەر لە سەرەتاوە بە کەموکوڕی و نەقوستانی دەستی پێ کردووە، چونکە ئەم بابەتی خۆپیشاندانەکان دوو بەشە. بەشێکی پەیوەندی بە دام و دەستگاکانی حکوومەت و بارگە حیزبەکانەوە هەیە کە سووتێنراون، بەشێکی پەیوەندی بە خۆپیشاندەرەکانەوە هەیە کە شەهید بوونە و بریندار بوونە و هێندێک خەڵک ئێساش گیراوە. دەبوو بەڕاستی ئەو لیژنەی پەرلەمان وەک چۆن سەردانی بارگە حکومیەکانی کردووە و لیژنە پێکاتۆ لە بارگە لە دام و دەستگا حکومیەکان سەردانی بارگە حیزبەکانیان کردووە کە سووتێنراوە، دەبوو سەردانی ماڵە شەهیدەکانیشان کرد بە و سەردانی ماڵە بریندارەکانیشان کرد بە و گوێشان لەوان گرتبایە. شەرعەن و قانونەنیش هەر راپۆرتێک هەر ئەنجامێک ئەگەر گوێ لە هەردوو لا نەگیرێ بەڕاستی ئەم راپۆرتە و ئەم ئەنجامە باتلە و هیچ ئەساسێکی بەڕاستی قانونی نابێت، چونکە ئێنا بزانی کاکە ئەم کەسە ینی کوژراوە لەسەر چی کوژراوە، بۆچی کوژراوە، چێ کوشتێتی، چێ تەقەی لێ کردووە، نابێت تەقەکەران ینی دیار بێ. بۆیە ئەمە لە کاتی خۆشیدا گوتومانە ڕاستی ئێمە سێ بارگامە سووتێنراوە، بەڵام گوتومانە هەموو بارگاکانی کۆمەڵی ئیسلامی بسووتێنرێ، هەمووی ناکە پەنجەی هاوڵاتیی ئەم کوردستانە. بەشداری بکەن. پێم تا ئێستا هیچ گۆڕانکاری نەبووم، پێم تا ئێستا بەغدا هیچ وەڵامێکی ڕاست و ڕێک و تەواوی نەداوەتەوە هەرێمی کوردستان. ئەگەر وا بە ئێستەمە لە ڕاگەیانەکان دەمان بیست کە حکوومەتی عێراقی دەگوت کاکە ئێمە لەسەر ئەو پێشنیار و پرۆژانێک کە حکوومەتی هەرێم پێشکەشی کردووە ڕازین. لە کاتێکدا بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەین کە حکوومەتی هەرێمی کوردستان باشترین پەیوەندی هەبێت لەگەڵ حکوومەتی عێراق و ڕێکەوتنیشمان هەبێ، بەڵام بەڕاستی لەگەڵ ئەوەش نین
ینی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەک ینی حکومت مامەڵە بکات لەگەڵ عێراق زەلیل بێ و زەبوون بێت چونکە ئەم هەست دەکەم ئێمە لە قۆناغەکانی ڕابردوودا لە دانوستاندن و لە گفتوگۆ لەگە حکوومەتی عێراقی کەم تەرخەم بووین بەڵام هەست دەکەم ئێستا بەڕاستی زیاد ڕەنگە ڕۆیش بین با وەکو مەسەلەی کوردیمان بەسەدانە چەسپێ کە دەڵێ یان ناچێتە ئاشیا ئاشەوانی دەکوژێ بە شێوەیەکی وەسەط ئێمە پێمان باشە کە حکوومەتی عێراق ڕێکەوین و بەوەی کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دابین بێ و ڕێکەوتنیشش ببێ کە عێراقیش پێی و پابند بێ و بە تایبەتیش بۆ شایستەدارایەکان و غەیر شایستەدارایی هەرێمی کوردستانیش دانی پێدا بێنرێت کە مافی یاسایی و دەستوری هەرێمی کوردستان بن.